ئەم کاتتان باش قسەکردن لەسەر ئەدای پەرلەمان ماوەیەکی زۆرە تەنانەت لە نێو خودی پەرلەمانتاران خۆشیاندا سەری هەڵداوە. قسەکردنی ئەم جارە ڕەنگە جیاواز بێت لە هەموو قسەکردانی پێشووتر کە لەسەر ئەدای پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکان و تەنانەت پەرلەمانتارەکانی شاکرا. ئێستا کۆمەڵێک پرۆژە یاسا یان کۆمەڵێک پێشنیار بۆ سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت کە بە پێچوانە ڕابردووە تەنها لیستێک یان تەنها فراکسیۆنێکی ناو پەرلەمان خاوەنی نییە، بەڵکو کۆمەڵێک پەرلەمانتار لە فراکسیۆنە جیاوازەکان بوونەتە خاوەنی. ڕەنگە دیارترینی ئەو پێشنیارانە پێشنیاری جێڕانەوەی دەستور بێت بۆ ناو پەرلەمانی کوردستان. لاڵقی ئەم جارەی بەرنامەی بەڕاشکاوی میوانداری یەکێک لەو پەرلەمانتارە لاوانەمان کردووە کە بەردەوام دەنگێکی جیاواز بوو و بەردەوام دەنگێکی بڵند بۆ لە نێو پەرلەمانی کوردستاندا و زۆر جار تەنانەت پێچەوانەی پرۆگرام و بیرۆکەی فراکسیۆنەکەی خۆشیەوە بیری کردوەوە و قسەی کردووە و لێدوانی داوە. لە ماڵقەیەدا دەمانوێت نیگا بخێنە سەر ڕۆڵی پەرلەمان، پێگەی پەرلەمان لە ئێستادا و ئەو قسانەی لەسەر پەرلەمانی کوردستان دەکرێت و کەمێکیش باز لە ئەدای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکەین کە لەم دواییانەدا قسە و باسێکی زۆری لەبارەوە دەگرا. هەروەها هەوەستەش لەسەر چەندین پێشنیار بکەین کە بۆ پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتیەکەی کراوە، گرنگترینیشان جێڕانەوەی دەستور بۆ ناو پەرلەمانی کوردستان. کاک سالار بەخێبێت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. زۆر سپاسانەکەم بژین. کاک سالارەمەوێت لە مەسلەی جێڕانەوەی دەستور بۆ ناو پەرلەمانی کوردستان دەست پێ بکەم. ئەم پێشنیارە لەکوێوە سەری هەڵاوە، ئێوە چۆن بوو واژۆتان لەسەر کرد لە کاتێکە زۆرینەی ئەوانەی واژۆیان لەسەر کردەوە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و ئەوەش داواکاریی ئۆپۆزیسیۆن بووە هە لە سەرەتای دروست بوونیانەوە؟ بەڵێ سپاس دەکەم بۆ ئەم بەرنامەیە. لە ڕاستیدا پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە لە خولی دووەمی پەرلەمانی کوردستاندا ئێقرار کرا و لیژانی بۆ تەرخان کرا و کۆمەڵی خەڵکی پسپۆر فترەیەکی زۆر پێوەی ماندوو بوون. لە پێشەکە جێگی خۆیەتی دەستخۆشی لەوانە بکەین کە بە پرۆژەکەەوە ماندوو بوون. بەڵام لە دوای 25 حوتی ساڵی 2009 پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان تەکانێکی نەوعی بەخۆوە بینی و ئاڵوگۆڕێکی جیاوازتر لە پێگەی هێزە سیاسیەکان و وەقعی نوێی خولی سێمی پەرلەمانی کوردستان و بارودۆخیش لە عێراق و لە ناوچەکە هاتەکایەوە. ئەمە پێویستی کرد بەوەی کە بیرۆکەیەک لە پەرلەمانی کوردستاندا هەبێت کە ئێمە چیتر ناتوانین لە فراغی دەستور لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێ پرۆژە یاسا و کۆمەڵێ بابەت بهێنرێتە پەرلەمان بە ناوی ڕەهەندی نیشتیمانیەوە ڕێگری لێبەر بکرێ و هەروەها ئەو یاسایانشی کە دەردەکرێن و ئەو پرۆژانشی کە دێنە پەرلەمان مەحەکێکی باڵاتر نەبێ بۆ ئەوەی بتوانێ ئەم مەسەلانە یەکلا بکاتەوە. بۆ ئێمە لە ڕووی دەستوریەوە کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی اتحادی فیدراڵ بوونی دەستور مافێکی یاسایی و دەستوریە و لە نەبوونی دەستوریشە ئێمە دادگای دەستوریمان نابێ کە لە کێشمەکێشە هەرە استراتیژیەکاندا دادگای دەستوریەتوانێت کۆمەڵێک گرفت و کۆمەڵێ سکاڵای گشتی یەکلا بکاتەوە. بۆ ئەمە ئەو بیرۆکێ لە ڕاستیدا نەهی پەرلەمانتارێکە، نەهی فراکسیۆنێکە، نەهی هێزەکە، هی پەرلەمانتارانی کوردستانە کە نزیکەی 6 ئەندامی پەرلەمان واژۆیان لەسەر کردووە. ئێمە داواکەین ئەو مەسەلەیە بە معلقی نەمێنێتەوە. ئەوە 3 ساڵە پرۆژەکە ئامادەیە نەتواندراوە بخرێتە ڕاپرسیەوە. گرفتەکان چین لەکوێدان پێویستە نوێنەرانی خەڵکی کوردستان مەرجعی سیاسی و یاسایی هەرێمی کوردستان کە پەرلەمانی کوردستانە بە جورئەتەوە ئەو کێشانەیە یەکلا بکاتەوە بۆ ئەوەی هەر هیچ نەبێ لە ڕێگەی دەستورەوە بتوانین ئیجماعێکی نیشتیمانی لە پێکەوە ژیان و پێکەوە کارکردن و دانانی بنەمایەکی گشتی هاوبەش کە ڕوبەڕووی ئەو تەحەدیادانم بینەوە کە عێراق و ناوچەکە و جیهان بەخۆیەوە دەیبینێەوە هەروەها ئەو مەتالیبانشی کە خەڵکی کوردستان لە هێزە سیاسیەکان و لایەنەکان هەیە تاوەکو دەستور تاخیر ببێ ئێمە لە بەدیهێنانی مافە گشتیەکان دوا دەکەوین. بەڵێ کاک سالارەوەی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بینیمان لیستی زۆرینە لە ناو پەرلەمانی کوردستانە زۆر بۆم کوڕی بەرپەرچی ئەویان نەدایەوە کە دەستور بێتەوە ناو پەرلەمانی کوردستان. بەڵام ئێستا بینین کۆمەڵێک پەرلەمانتار لە لیستی زۆرینە واژۆیان لەسەرەوە کردو کە دەستور بگەڕێتەوە. بە دیاریکراوی ئەمەوێ پێت بڵم کە بەشێک لە پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان واژۆیان لەسەرەوە کرد و داواکەن کە دەستور بگەڕێتەوە بۆ ناو پەرلەمان. تۆش پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەمە پرسیاریەوەت لێ بکەم، ئێوە پرسان بە مەکتەبی سیاسی حزبەکەی خۆتان کردو بۆ گێڕانەوەی دەستور بۆ ناو پەرلەمان؟ لە کاتی خۆیدا کە پرۆژەی دەستور ئامادەکراوە پێم وایە هەواڵێکی مەکتەبی سیاسی کەسەر لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەرپەرشتی داڕشنەکانی کردووە ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نیە
و بەشێک لەو کارکتەرە سەرەکیانێک کە ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نەماون لە نزیکەوە لە ئامادەکردنی پرۆژەی دەستورە حوزوریان هەبووە جێپەنجەشیان دیار بووە بۆ ئێستاکە ئێمە وەکو پەرلەمانتاران وەکو نوێنەری خەڵک کە شانازیە بۆ ئێمە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە چوونەتە پەرلەمانی کوردستان بەڵام پێمان وایە ئەم دەستورە هەر گرفتێک لە بەردەمیدا هەیە تا ئێستا کە 3 ساڵە ئیقرار نەکراوە ئەبێ بێتە پەرلەمانیشی لەسەر بکرێەوە ئێمە پێمان وایە ئەبێ پەرلەمانی کوردستان مەرجعی سیاسی و یاسایی هەرێمی کوردستان بێ و ئەو خەڵیتە لە نێوان ئەو سیستەمەدا نمێنێ و بەشێکی گرنگ لە ماف و ئازادیەکانی پێکاتەکانی تر دەستەبەر ببێ و هەر هیچ نەبێ ئێمە بتوانین پێشکەوتتر لەو دەستورەی کە عراقی ئیتیحادی پەسەندی کردووە پیشانی ڕای گشتین جیهانی و نەودەوڵەتی بدەین کە ئەو مافانە ئەتوانین لە ڕووی دەستوریەوە دەستە بەرکەین بۆ ئێمە نەخێر مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوانەیە ئەو کاتە ئاگیان لێبوو بێ کە لە ڕاگەیاندەکانەوە بڵاو کرایەوە کە زیاتر لە 20 ئەندامی پەرلەمانی لیستی کوردستانی واژۆیان لەسەر پرۆژەکە کردووە لە کاتێکە هەشە لە ئۆپۆزیسیۆنە واژۆی نەکردووە هەشە لایانی ترە واژۆی نەکردووەوان پەیوەندی نییە بەلایەنێکی سیاسیەوە ئەوەندەی بەڵێنی مەکتەبی سیاسی ئاگادار نییە لە ئەوەندەی پەیوەندی بە ڕۆڵی پەرلەمانتاران و بیرۆکەی خودی پەرلەمانتارانەوە لە مەسەلا ئەمەش دەرخەری دۆخێکە کە ئێمە دەمانەوەی قۆناغی بەریەکەوتنەکان تێپەڕێن قۆناغی یەکتر نەخوێندنەوە تێپەڕێن نەک مەسلەی پرۆژەی دەسوور کۆمەڵی پرۆژەی گرنگی تر هەن لە ڕابردووداوە لە ئایندەشە تەسەور وایە ئۆپۆزیسیۆن و زۆرینەوە پێکەوە ئیشی لەسەرەکەن ئیقراریەکەن پەسەندیەکەن وەکو چۆن لە ڕابردوودا کۆمەڵە پرۆژەی هاوبەش هەبووە بۆ کارکردن زۆر باشە بەڵامکە سەلار ئەگەر مەکتەبی سیاسی حیزبەکەی خۆتان ئاگای لەم مەسەلەیە نەبێت لەم واژۆکردنەوەی ئێوە و داواکاریتان بۆ گەڕانەوەی دەستور ئەمە پرسیاری ئەوە لێ بکەم لە کاتی پەسەندکردنی یاسای خۆپشاندانەکانە مەکتەبی سیاسی حیزبەکەی ئێوە زۆر جەختی لەوە کردو کە وشەی مۆڵەت لەناو یاساکە هەبێ بە پێ زانیارانی لای منە چەند جارێک پەیوەندی بە تۆوە کراوە بە خودی خۆتەوە کراوە بۆی کە جەخت بکەنەوە لەوەی دەنگ بدەن بەو وشەیە چۆن ئێستا بێدەنگن لە مەسەلەیە لە ڕاستیدا ئێمە لە لیستی کوردستانی بە تایبەتی بەشەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم تا ئێستاکە دوو جار ئیعازیزمان وەرگرتووە لە ڕووی سیاسیەوە هەردوو جارەکە ئیعازەکە لە جێگەی خۆیدا نەبووە بەڵام بە دیوێکی تردا ئەو دوو ئازش یەکێکیان پەیوەندی بە مەسەلەی مۆڵەتەوە هەبوو یەکێکیان پەیوەندی بە مەسەلەی 50 زائیدیەک بۆ پەسەندکردنی دەستەی یاسای سربەخۆی هەڵبژاردنەکان کە ئێمە پێمان وابوو لە ناو پەرلەماندا کە ئەگەر دوو لەسەر سێ بە دوو لەسەر سێ ئەندامانی پەرلەمان دەستەکە پەسەند بکرێ ئێمە ئەتوانین تەکانێکی باشتر بە ئاستی بێلایەنی ئەو دەستەیە بدەن بەڵام بەداخەوە لە ڕووی سیاسیەوە بە 50 زائیدێک بە باش دەزانرا بەڵام دوای ئەوە خودی تەوەجوهە سیاسیەکە کە ئەویش هاتە سەر ئەوەی بە دوو لەسەر سێ بێ ئۆپۆزیسیۆن جەختی کردەوە کە بە ئیجماع بێ کە داوامان کرد بە ئیجماع بێ وتیان با تەجیل بێ بۆ 2013 کە ئەو کات ئێستا ئێمە بێ کۆمسیۆنێکی سەر بەخۆین لە کاتێکە ئەو دەستەیە لە عێراقدا حەو کەس دەستنیشان کراوە بۆ هەموو پارێزگاکانی عێراق ئێمە بەس بۆ هەرزیە پارێزگاکە هەرێمی کوردستان 9 کەس دەستنیشان کرابوو ئەو کاتە بە پێی تەنەوعی هێزە سیاسیەکان لە ئاسی بێلایەنیشە ئەماتوانی خەڵکی سەر بەخۆ دەستنیشان بکەین لەو ڕوانگەیەوە من ئەمەوێ قسە لەسەر ڕۆڵی خەتە سیاسیەکە بکەم بۆ ئێمەی پەرلەمانتاران لە ڕاستیدا کۆبوونەوەمان لەگەڵ جەنابی مامجلال بووە جەنابی مامجلال بە واضحی پێیوتون ئێوە قازنین ئێوە نوێنەری خەڵکی کوردستان شرت نییە هەمووتان وەکو یەک بیر بکەنەوە هەموو وەکو یەک مامەڵە بکەن خودی جێگری سکرتێری گشتێکێتی نیشتیمانی کوردستان کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆرترین کاتەکانی ئێمە لەگەڵ ئەو کۆبوونەوەمان کردووە ئەو هەمیشە پێی باش بووە ئەو پرۆژانەی کە لە ناو ئەنجومەنی وەزیران و حکوومەت شەڕی لەسەر دەکرێت ئەوان نەیانتوانیوە تەکمیلێکن ئێمە لە ناو پەرلەمانی کوردستانە شەڕی بۆ بکەین لە پێناوی خەڵک بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی لە ناو کۆبوونەوەی تایبەتی مەکتەبی سیاسی لەگەڵ پەرلەمانتارەکان پێوتون ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئێوە شەڕی بکەن چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو خەڵکی کوردستاندا دروست بووە ئەم ئیعازانە لە ڕاستیدا وای لێ کردوین ئێمە جیاوازتر لە هەندێ تەوەجوهی تر کەمتر لەمە حەق بدرێن بۆ
هەڵسو کەوت بیرکردنەوە و ئەمە لە ئازایەتی خودی پەرلەمانتارەکانەوە نییە ئەمە بەشێکە لەو تەرکیبەی کێکێتی نیشتیمانی کوردستان لە بنەماوە لێ هەڵقوڵاوە بۆیە تەسەورم وایە ئەوە نەبوو ئازایەتی فەردی ئەگەڕێتەوە نەبوو دژی لایەنێکی تر ئەگەڕێتەوە بەڵکو ئەوە تەرکیبەیەکێتی نیشتیمانی کوردستانە و بۆیە زۆر جار لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکە بەشێک لە بەرژەوەندەکانی خۆی لە دەست داوە بۆیە ئێستەیەکێتی نیشتیمانی کوردستان لەو دۆخەیە ئەگەر موقعەکەی وەکو جاری جاران نەبابێتەوە بەڵام شانازێکی وەکو جاری جاران ماوە بەسیوت کرد کە دوو جار ئێوە ئیعازی سیاسیتان وەرگرت و هەردوو جارەکە لە جێگەی خۆیان نەبووە باشە وەکو پەرلەمانتارێک وەکو کادرێکی یەکێتیش پەشیمان نین لەوەی کە ئێوە بە قسەی حیزبتان کرد و ئیعازەکەش لە جێ خۆیانە بوو ڕەنگە لەسەر بەرژەوەندی خەڵکیش کەوتە بێ ئێمە دوجار لە ڕێگەی گفتوگۆ چونکە مەرجای ئێمە هەم گوێ ئەگرێ هەم قەنەعەتی بە تێڕوانی نەجیاوازەکانی شەیە لە ڕاستیدا بۆیە ئێمە لە ئێستادا کە پرۆژە یاسای خۆپشاندانمان هەم بەجیا وەکو پەرلەمانتارەکانی یەکێتی هەم بە هاوبەشی لەگەڵ پەرلەمانتارەکانی تری ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی تر پێشکەشمان کردووە کە ئەو هەڵەی کە لە یاساکەدا بە تایبەتیش ئەوەی پەیوەندی بە مۆڵەتەوە هەبوو ئێمە داوامان کردووە هەموار بکرێتەوە و ئەوەشی پەیوەندی بە دوو لە سەرسەی کۆمسیۆنەوەکەوە هەبوو لە ڕاستیدا دەم و دەست کە تێگەیشتێکی باشتر هەبوو بۆ ئەوەی ئێمە بتوانین هەر هیچ نەبێ ئەو بارودۆخە تۆزێ هێور بکەینەوە ئەوانیش بڕوایان هێنا بۆی کە بڵێ نەک دوو لە سەرسێ بێ ئەکرێ ئیجماعیشی لەسەر هەبێ بۆ ئەوەی بتوانین موفق بینەوەی کە کۆمسیۆنێکمان هەبێ لە هەرێمی کوردستانەوە سەرپەرشتی هەڵبژاردنەکان زۆر باشە کاکسا لە زۆر جار فراکسیۆنی کوردستانی لەناو پەرلەمانی کوردستانە وا وێنە ئەکرێ ئەڵێن ڕاستە سەرۆکی فراکسیۆنەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئاڕاستی سیاسی ئەو فراکسیۆنە بەدەست پارتیەوەیە لەم پارتی و فراکسیۆنە هەڵە سوڕێنێ ئەمە تاژان ڕاستە من پێم وایە مەسەلەکە دوو دیوە ئێمە لە فراکسیۆنی کوردستانی بێ گرفتنین لە ڕاستیدا بەندە وەکو خۆم هەمیشە بوان بە باشزانیوە ئەو فراکسیۆنە ڕۆڵی چاودێریکردن و ڕۆڵی بەدواداچوون و ڕۆڵی قورسایی خۆی وەکو فراکسیۆنێک بنوێنێ بەڵام بەو تموحەنە بووە کە من ویستومە بەڵام ئەوەی پەیوەندی بە تەحەکومی تەوەجوهێکی ناو فراکسیۆنەوە هەبێ بەسەر تەوەجوهێکی ترا من تێبینی وردی ئەوەم نەکردو بەڵام ئەوەندە دەزانم برادرانی پارتی لە فراکسیۆنی کوردستانی زۆر موحەترن لە هەر بڕیار و هەڵوێستێکدا کە تەسەور وایە کەمترین گفتوگۆ و کەمترین هەڵسەنگاندن هەڵدەگرێت بۆیە ئێمە لە ئێستادا لە بەردەم دووڕیانێکی زۆر گەورەدان هەم گرنگە ئێمە ئەو ئیتیلافی پێکەوە هەمانە بیپارێزین و هەم ئەو ڕێکەوتنە استراتیژیشی کە لە ئەستۆدایە وەکو بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستانە و هەم پیاچوونەوە بە ڕۆڵی فراکسیۆنی کوردستانی لە دوای ئاڵوگۆڕی حکوومەت لە ڕاستیدا بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو فراکسیۆنە قووەتی خۆی هەبێ و بتوانێت لە ڕێگەی پرۆژەی خۆیەوە لە ڕێگەی جەختکردنەوە لە بەرنمەکەی لیستی کوردستانی نەهێڵێ هیچ تەوەجوی ئیعازێکی نادروست بەسەر فراکسیۆنەکەدا زاڵ بێ واتە کاتێک تۆ زۆرینەی لە پەرلەمانی کوردستاندا ئەو زۆرینەیە ئەبێ زۆر مەسەلەیەک لا بکاتەوە و بتوانێت لەسەر ئەساسی تەواوی بەرنمەکەی لیستی کوردستانی کار بکە تاوەکو بتوانێت بەدیهێنەری ئەو ئیدعاانە بێ کە لە کاتی هەڵبژاردندا کردوێتی ئێمە بەداخەوە تا ئێستاکەەوە 2 ساڵ و شتێک تێپەڕی وەکو فراکسیۆن نەماتوانی لە ساڵ جیادی هەڵبژاردنەکاندا بۆ نمونە کۆنفرانس بەستین بۆ هەڵسەنگاندنی بەرنمەکەی لیستی کوردستانی لە چیان موفق بووین لە چیان نەماتوانی سەرکەوتوو بین گرێک کوێرەکان لەکوێن ئەرقەلەکان لەکوێن تاوەکو بتوانین باشتر بۆ ساڵی ئایندە خۆمان دەرخان بکەین بەڵام لە بەدیوێکی تریشدا خودی فراکسیۆنەکە ئەو ئینجازانەی بەدەستهێناوە کە پەیوەندی بە خزمەت گوزەرانی و خۆشگوزەرانی خەڵکو و زیادکردنی موچە و بەدیهێنانی کۆمەڵە داهێنانەوە هەیە لە مەسلەی تواناسازی و هەڵمەتی قوتابخانەکان و پێشینی خان و بەرە و کۆمەڵێ پرۆژەی ترکە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە توانراوە ئیشی لەسەر بکرێ ئەمانە ئینجازن بۆ فراکسیۆنەکە بەڵام دەکرا زۆر باشتر بێ چونکە لە ڕاستی دەرناو فراکسیۆنی کوردستانی خەڵکی متەمەکن و خەڵکی نەوعی و خەڵکانێکن کە لە ڕووی شایستەیی و شایستی ئەویان تیان نوێنراتی خەڵکن بۆ ئەوەی بتوانین ئێمە تا ئەو کاتێک کە
ئەو خولە تەواو دەبێ بەلایکەمەوە لە سا 80 تا 90 بەرنامەکەمان زۆر جێبەجێ باشە. دەبێت. تۆ باسیوت کردوتە فراکسیۆنی کوردستانی بێکێشە نییە، ینی کێشەتان هەیە لە ناوخۆتانە؟ هیچ ئەوەی کار بکە ڕوبڕووی کێشەش بێتەوە. ئەتوانی بۆم دیاری بکەی دیارترین کێشەکانی فراکسیۆنی کوردستانی لەناو خۆیان چییە؟ لە ڕاستیدا بۆ هەموو پرۆژە و بۆ هەموو بڕیارێکی پێشوەخت ئێمە پێش ئەوەی بچینە پەرلەمانەوەکو پێویست گفتوگۆی هەمەلایەنی لەسەر ناکەین. بۆ نمونە ئەگەر ئێستا لەسەر مەسلەی پرۆژەی دەستور لە لایەن بەشێک لە برایانمان خوشک و برایانمان لە فراکسیۆنی کوردستانی لەسەر لیستی زەر بۆ نمونە گلەی ئەویان هەبوو بێ کە پرسوڕایان پێ نەکراوە و ئاگاداری ئەوە نین پەرلەمانتارەکانی کێتی ئەو پرۆژیان ئیمزاکراوە. ئەو پرۆژەیە زیاد لە 20 ڕۆژ لە نێو پەرلەمانتاراندا دەهات و دەڕۆیشت و سەرۆکاتی فراکسیۆن ئاگای لێبوو دەبوو کۆبوونەوەی بکردایە بۆ ئەوەی ئیعازی ڕاستەوخۆی بدایە بۆ ئەم مەسلەیە و ئەمە مەسلەیە کە پێشتریش قسەی لەسەر کراوە و بۆ زۆر مەسلەی تریش پرۆژە هەبووە لەلایەن فراکسیۆنێکەوە لەلایەن لیستێکەوە لایەن چەند ئەندامێکی پەرلەمانەوە لە فراکسیۆنە جاجەکان ئیمزا کراوە. بۆیە من تەسەورم وایە ئەمانە گرفتن و گرفتەکەش قابلی چارەسەرکردنە و ئیمکانی چارەسەرکردنە. زۆر باشە. لە سەروبەندی دەست لە کارکێشانەوەی دوو پەرلەمانتاری فراکسیۆنی کوردستانی حاکم ڕزگار و مامۆستا ڕەفیق سابیر باز لەوە کرا کە ڕۆڵی سەرۆکی فراکسیۆنی کوردستانی باش نەبووە، تا چەند لەگەڵم ڕایی؟ لە ڕاستیدا خودی ئەو دوو پەرلەمانتارە گلەیان هەبوو لە سەرۆکاتی فراکسیۆن و بەڕای من ئەو دوو پەرلەمانتارە دوو کەسایەتی نەوعی بوون و دەکرا بە هەر هۆکارێک بێ ڕێگە نەدرێن ئەو فراکسیۆنە بەجێ بێڵن، هەرچەند لە پێشوەخدا مقاتعی دانیشتەکانی فراکسیۆنیان کرد بەڵام بەداخەوە نەیانتوانی هەڵبکەن لەگەڵ ئەو دۆخەدا و ئیستیخالەیان پێشکەش کرد. بەنسبەت ئێمەوە لە هاوکارەکانی هەردوو پەرلەمانتار بە بۆشاییەکی گەورەمان زانی چکە و دوو کەسایەتی هەم دوو کەساتی سربەخۆ بوون، هەم دوو کەسایەتی نەوعی بوون و یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خەڵکی ڕۆشنبیر و لەگەڵ خەڵکی پیشەکەر وەکو حاکم ڕزگار دادوەرێکی سەرکەوتوو بووە وەکو ڕۆشنبیر و ئەدیبی گەورە دکتۆر ڕەفیق سابیر. ئەمانە بۆ ئێمە لە هەر تەنانەت حزوریان لە ڕووی معنەویەوە قووەتێکی زیاتر بوو. دەبوو هەم خودی فراکسیۆنەکە هەمومان مقەسر بووین لەوەی کە دوجار هێشتمانەوان ئیستیقالە بکە. ڕۆڵی سەرۆکی فراکسیۆنەکە چی بوو لەو دەست لە کارکێشانەوەی وەکو باسەکرا؟ ئەوترا ڕاست بوو؟ تەفاسیلی ئەوە نازانم بەڵام تەسەورم وایە پێی خۆش بوو لەبەر ئەوەی کە ئەوان ناهاتنە کۆبوونی فراکسیۆنەوە تەسەور مایە و پرسیارە ڕۆبەڕووی خۆی بکەیتەوە لەوانێ وەڵامێکی دروستتر دەستکەوێت. زۆر باشە. کاک سالار خۆشە باسی کرد ئێوە نوێنەری خەڵکن، ئێستا پرۆسێکی ئاڵوگۆڕ لە پۆستە سیادیەکانە هەیە لە هەرێم سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان. ئێوە وەکو نوێنەرانی خەڵک کە سەقی خەڵکتان بەدەستهێناوە هیچ پرسێکتان پێکراوە لە سەرۆکاندیدانی کە بۆ سەرۆکی حکوومەت و بۆ جێگرەکانی و بۆ سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی داهاترێن؟ هێشتا کە کات ماوە بەڵام ئێمە تێبینی ئەەکەین ڕۆڵی فراکسیۆنی کوردستانی لەم مەسەلە نادیداگیرێ. ئەمەش گرفتێکی گەورەیە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو مەسلەی کە پەیوەندی بەو جەدەلەوە هەیە کە هێشتا کە پەرلەمانی کوردستان بەو هەیبەت و بۆ ئەهەمیەتی کە هەیەی لە بەرچاو ناگیرێ. من زۆر نیگەرانم لەوەی کە لە کاتی تەنها ئەو ڕۆڵە بدرێ بە ئێمە بڵێن بتمانە بدەن بە کابینەی نوێ بەبێ ئەوەی پرسوڕامان پێ بکەن سەبارەت بە کاندیدە وەزیرەکان و تەنانە تا ئاستی ئەنجومەنی وەزیران و تا پەرلەمانی کوردستانیش. بێگومان گرنگە ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە مەسەلە بە نەزەریاتی باروەربگیرێ و ڕۆڵی ئەو قووەتەشی کە هەردوو هێزی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و ئەو هێزانەی تریشی کە دوجار دێنە ناو حکوومەتەوە ڕۆڵی ئەو فراکسیۆنە لە بەرچاو بگرن کە متمانەی پێ ئەەکەن کە بە قووەتی ئەوان متمانە دەدرێتە کابینەکە کە ئێمە پێمان وایە ئەبێ ئەم کابینەیە درێژکراوی کابینەی پێشوو بێ و لەسەر بنەمای بەرنمەکەی لیستی کوردستانی چونکە بەرنمەکەی لیستی کوردستانی هەموو ئەو گرفتە ڕیشەیانش چارەسەر ئەکا و هەموو ئەو کێشمەکێشانە ژێک لا ئاکاتەوە ئەگەر وەکو خۆی کاری لەسەر بکرێ و بەرنمەکە جێبەجێ بکرێ و لە ناو خودی ناوەندە جیاجیەکانی حزبیدا ڕێگری بۆ دروست دەکرێت. لەبەر ئەوە نادیدەکردنی ڕۆڵی
پەرلەمان و پەرلەمانتاران لە پرس و ڕاپێنەکردنیان لە ڕاستیدا ئەوە دەردەخا کە هێشتا کە بیرۆکەیەک نییە بۆ جیاکردنەوەی دەسەڵاتەکان و بۆ کەمکردنەوەی هەیمەنی حزب بەسەر موسساتی تەشریعی و تەنفیزیدا. بەڵێ کاک سالار تۆ لە ماوەیە کادەست لە سەرۆکاتی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان کێشایەوە بەڵام دواتر هەر مایتەوە بۆ دەسێ لە کار کێشایەوە مانەوەکو چۆمەوە ئەو دۆخەی کە لە دوای هەفتەی شوباتەوە ڕوویدا بەشێکی سەرەکی بوو لە هۆکارەکان لەوەش ڕاستەوە خۆتر کاتێک کە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان لێبوردنێکی تایبەتی دەرکرد بۆ زیندانیان دوای بە دووادا چونمان دەرکەوت ئەو لیژنەی کە پرۆژەی لێبوردنەکەی بۆ خودی سەرۆکی هەرێم ئامادە کردووە موفق نەبووە لە تەسنیفکردنی حکوم دراوان بە پێی مادە جیاجیەکان لەبەر ئەوە بۆمان دەرکەوت کە 61 کەس لە چاکسازی معسکر سەلام و چەندینی تر لە چاکسازیەکانی هەولێر و دۆک بە پێی ئەو یاسایە بە پێی ئەو بڕیارە دەبایە بەهرەمەند بنایە لەو لێبوردنە بەڵام فیلەکانیان بە بیانووی ئەوەی فیلەکانیان یەکلا نەکراوەتەوە یان لە بەردەست لیژنەکەدا نەبووە نەتواندا سوودمەند بن بۆیە من ئەوەم بە دەرفەتێک زانی لەوێەوە داوا بکەینەوەی کە ئایا دەنگی ئێمە تا وەکو لیژنەی مافی مرۆڤ تا چەند ئەگاتە ئەوەی کە بتوانین مافی کۆمەڵێک مافزوت کرا و بگێڕینەوە پێشمانگێک لەو بابەتە ئێمە ڕاماگەیاند کە ئەگەر ئەوە نەبێت دەست لە کار دەکەن بەڵام هەرچەندە جۆدی هەمەلایەنەشمان کرد نەچوە سەر لە کاتی خۆیدا دەست لە کارکێشانەوەکەمان دامە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و تا ماوەیەکی زۆر بەڵام دوجار خودی سەرۆکی پەرلەمان و خودی جێگری سەرۆکی پەرلەمان بە ڕسمی ئاگداریان کردمەوە کە ئەو دەست لە کارکێشانەوەیە قبول نەکراوە بە پێی پێڕەوی ناوخۆش ئەبێ بەردەوامبی من ڕام وابوو ئێمە لە لیژنەی مافی مرۆڤ لەبەر ئەوەی گرفتێکی گەورەتر هەیە و ناکرا ئەو لیژنەیەش بکەین بە قوربانی ئەو ململانیانەی کە هەن وەکو چۆن لیژنەی نەزاهە لە پەرلەمانی کوردستان بە کۆمەڵی ئومێدەوە لە خولی سێمی پەرلەمانی کوردستانە ئیقرار کرا لیژنەی نەزاهە بێ بەو دەردەبرا بۆیە بە باشترم زانی ئێمە هەر هیچ نەبێ پارو لەگەڵ کۆمەڵە گێڕانەوەی مافدا کار بکەین تاوەکو دەگەینە ئاکامێکی باشتر لەوەی هەیە بۆیە بەردەوام بووم لە سەرکارەکەم و من تەسەور وایە کۆمەڵی ئینجازی باشیشمان بەدەستێناوە بەڵام لە ڕاستیدا ساڵی ڕابردوو بۆ ئێمە لە لیژنەی مافی مرۆڤ ساڵێکی پڕحراجی بوو ساڵێکی پڕنیگەرانی بوو ساڵێک بوو گوێ ناگیرا لە لیژنەی مافی مرۆڤ گوێ ناگیرا لە تەرحەکانمان ساڵێک بوو تونند و تیژی باڵی کێشا بوو بەسەر هەموو بیرۆکەکانی تردا بۆیە ئەو تونند و تیژیانێک کە کەوتنەوە بۆ منیش کە ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانم لە پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کوردستانی ئەحراجەکە زۆر زیاتر بوو چونکە بەشێکین لە پرۆسەکە بەشێکین لە حکومڕانیەکە دەبوو ئێمە باشتر لەسەر ئەو مەسلەیە ئەو بابەتانە بڕۆیشتی نایە هەرچەند لە سلێمانی ئەتوانم بڵێم تەحملێکی زیاتری ناڕزایەکان کرا بەڵام دوجار هەر نەتواندرا بێ پێشێلکاری لی بینە دەرپێشێلکاری گەورە تۆمار کرا ڕێکخراوەکانی چاودێری مافی مرۆڤ لە ئاسی نێودەوڵەتیدا بە بەردەوامی لەسەرخەت لەگەڵ ئێمە بوون و ئێمە دەمانزانی کە ئەمە گرفتێکی گەورە بۆ ئەزمونونەکەش دروست دەکات لە ڕاستیە بۆ سەنگی ئەزمونونەکە بۆیە لە هاتنی جنابی سەرۆکی حکوومەت بۆ پەرلەمانی کوردستان یەکێک لە پرسیارەکانی من لەو ئەوە بوو کە چۆن ئەتوانن تاویزی ئەو تێبینیانە بکەنەوە کە ڕێکخراوەکانی چاودێری مافی مرۆڤ لە ئاسی نێودەوڵەتی لەو بارودۆخە تۆماری دەکەن و چۆن دەتوانن ئەو مەسلەیە بە جۆرێک پارسەنگ بدەنەوە کە بتوانێت ئەو ئەزمونە بە چاوی جارانەوە تەماشا بکەن. زۆر باشە کاسەلەر هەر لە سەرەتای ئەم خولەی پەرلەمانەوە قسەیەکی زۆر لەسەر ئەدای سەرۆکایەتی پەرلەمانەکرێت ئەم هەموو قسەی لەسەر سەرۆکی خودی سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتێکی و دەستە چییە ئەکرێ و بۆ ئەوترێت زۆر جار ئەڵێن ئەم دەستی سەرۆکایەتی لە ئاسی پێویستانیە بەڵام حەزەکەم وەڵامەکە هەڵگری بە دوایان ناوبڕە ناوبڕێکی کورتوە گەڕێنەوە لاتە